دیارە ئەم هەفتەیە هەفتەی جیهانی چەکداماڵینە و ئامانچ لە دەستنیشانکردنی هەفتەی جیهانی چەکداماڵین درکەوتنەیە لە بەکارهێنانی جەکوواروها زاڵبوونی زمانی گفتوگۆ و ئاشتیە. تایبەت بە هەفتەی جیهانی چەکداماڵین ئامانچلەی چیە؟ واروها بە شێوەیەکی گشتی یاساکانی هەرێمی کوردستان وهروە لە پەرلەمانی کوردستان بە دیاریکراوی لە خولەکانی پێشووتریش چی کراوە بۆ داماڵینی چەک قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز شاخەوان ڕەوفبەک سەرۆکی لیژنەی ناوخۆ و ئاسایش لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. کاک شاخەوان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان. دیارە بە شێوەیەکی گشتی وەک ئاگادارین کە ئەم هەفتەیە هەفتەی جیهانی چەکداماڵینە، ئامانج دیاریکردنی ئەم ڕۆژە چییە؟ یاخود ئەم هەفتەیە چییە؟ زۆر سپاس، سڵاو لە ئێوە و لە بینەرانی تەلەڤیزیۆنی کورسات. دیارە ئەمڕۆ با بڵێن ڕۆژی چەکداماڵینی با بڵێن ڕۆژی جیهانی چەکداماڵین ئەمە حاڵەتێکە، یعنی ئەم ڕۆژە ئەتوانم بڵێم ڕۆژێکە دیاری کراوە و ئێمە لە خولی پێنجی پەرلەمانی کوردستان بە پێویستمان زانیوە کە هەمواری یاسای با بڵێن هەڵگرتنی چەک و پێدانی مۆڵەتی چەک بکەین بە خۆشحاڵیەوە، یعنی لەگەڵ هاوکارانمان لە پەرلەمانی کوردستان کە توانیمان بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەگەڵ ئەنجومەنی ئاسایش بتوانین کە هەمواری یاساکە بکەین و توانرا لە خولی پێنجی پەرلەمانی کوردستان هەمواری یاسای با بڵێن پێدانی مۆڵەتی چەک یا هەڵگرتنی چەک بکرێت، جیاوازی با بڵێن پێش هەموار لەگەڵ دوای هەموارەکە لە ڕاستی جیاوازیکی زۆرە و لە هەرێمی کوردستان چێن ئەوانەی کە مۆڵەتی چەکیان پێدرێ و چێن ئەوانەی کە ئەتوانن چەکیان هەبێ یا دەمانچیان هەبێ. لە ڕاستیە لە هەموارەکە یعنی کۆمەڵێ بڕگە و کۆمەڵێ مادە و بڕگەی تایەکە تا ڕادەیەکی زۆر ئەمە لە بەرژەوەندی ئیستقرار و ئەمان و ئاسایشی هەرێمی کوردستانە و بە یاسا کۆنەکە ئەنی با بڵێن ئەوە نییە ئەو یاسای کە ئێستا هەیە و بەرکارە لە ڕاستیە ئەمە یاسایەکە تا ڕادەیەک کاری باشی لەسەر کراوە و ئێستا بۆم قۆناغی ئێستا یاسایەکی گونجاو باشە و لە ناو یاساکە فەرموو کاک شاخەوان ببوورە لە ناو یاساکە دیاری کراوە، تەمەەن دیاری کراوە و چێن ئەوانەی کە مۆڵەتی چەکیان پێدرێ و هەتا ئەوانشی کە ئاڵوگۆڕ و کڕین و فرۆشتنی چەک ئەەکەن لە ڕاستە یا با بڵێن نووسنگە و ئەو بازار و دوکانانەی کە فرۆشتنی چەک و دەمانچە ئەوەکەن ئەوانش بەڕەسمی جارێکی کە مۆڵەتیان پێدراوە بە پێی یاسا تازەکە ئەوانش با بڵێن مۆڵەتی وەرگرتنی کارکردن و کڕین و فرۆشتنی سیلاحیان وەرگرتووە بەڕەسمی ئەوەی ئەوانیش تا ڕادەیە سنووردار کراوە و بۆ هەموو کەس نییە کە بتوانێت لە بازار سیلاح و چەک و دەمانچە بفرۆشێ. لەبەرەوە لە هەمواری خولی پێنجی پەرلەمانی کوردستان تا ڕادەیەکی زۆر ئەتوانم بڵێم سنووردار کراوە و ئەمە لە دوای ئەوەی کە یاساکە چۆتە بواری جێبەجێکردن تا ڕادەیەکی زۆر باش هێزە ئەمنیەکان بە تایبەتی هێزەکانی ناوخۆ لە ڕاستیا کۆنتترۆڵی بەشی زۆری ینی ئەوانیان کردووە کە چەکی بێمۆڵەت هەڵئەگرن و ئێمە لە ڕابردووش کارمان لەسەر ئەوە کردووە کە لەگەڵ وەزارەتی ناوخۆش و لەگەڵ ئاسایشیش گفتوگۆمان کردو کۆبوونەوە کراوە لە نێوان لیژنەی ناوخۆ ئاسایش لە پەرلەمانی کوردستان لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەگەڵ ئەنجومەنی ئاسایش و هێزەکانی ئاسایش کۆبوونەوە کراوە کە دوای دەرچوونی یاساکە و پێش دەرچوونی یاساکەش بۆ ئەوەی بتوانین بە هەموو لایەکمانەوە لە هەمواری یاساکە ینی بابەتەکان دەوڵەمەند بکرێەوە بە گرنگجی و هەموو لایەک ڕێیان هەبێت لە هەمواری با بڵێن یاساکە. باشە کاک شاخەوان، هەڵبەتە لە کاتی هەموارکردنەوەی یاساکە و با بڵێن تێپەڕاندن و دەرچوانیشی لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک تێبینی هەبوو کە هێشتا کەم و کورتی بە جۆرێک لە جۆرەکان لەم یاسایەدا بوونی هەبووە. هەوڵی یان بە جۆرێک لە جۆرەکان ئەو کێشە و کەم و کورتیانەی کە پێشتر گرفتی تیابوو یاخود مناقەشەی لەسەر بوو دەکرێت بڵێ کاریگەریەکی زۆر نەرێنی لەسەر دەرچواندنی ئەم یاسایە هەبووە یاخود بەو شێوەیە نەبووە؟
خۆی ئەوەی کە گرنگ بوو لە ڕاستیە ئێمە قۆناغی یەکەم هەمواری یاساکە بوو چونکە تا ڕادەیەکی زۆر با بڵێن ئەو یاسا کۆنا جۆرێک لە ئەوەی پێوە دیار بوو تا ڕادەیەک ینی کۆنتترۆل نەئەکراوە و یاساکە بۆ قۆناغی خۆی و بۆ کاتی خۆی لە ڕاستی دەرکرابوو خۆشببختانە لە هەموارە تازەکە لە ڕاستی ئەتوانم بڵێم سنووردار کراوە ینی ئەوەی کە ئێستا لە ئەرزی واقع هەیە و ئەوەی کە ئێستا لە دوای دەرچوونی یاساکە کە ئێستا یاساکە بەرکارە تا ڕادەیەکی باش ینی سنووردار کراوە کۆنتترۆل کراوە لەبەرەوە ینی یاساکە دەرچووە ئەوەی کە گرنگە لە ڕاستیە جێبەجێکردنی یاساکەیە لەلایەن هێزەکانی ناوخۆ ئاساییشۆ کە ئەمە گرنگە بابەتێکی گرنگ و مەوزوعیە بتوانن هێزەکانی ناوخۆ ئاسایش ینی تا ڕادەیەک ینی کۆنتترۆلی ئەم بابەتانە بکەن و ڕێگەش نەدرێت لە ڕاستیە ئەو خەڵکانەی کە باڵێن مۆڵەتی چەکیان نییە یا مۆڵەتی دەمانچیان نییە کابرا لە سیارەی خۆی لە ماڵی خۆی لە بەرکی خۆی دەمانچە یا سیلاحی هەڵگرتوێت ئەمە ڕێگەیان پێ نەدرێتوانە ئیژراعەتیان لەگەڵ بکرێت و بە دەرەجەی یەک ئەمە وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی ئاسایش و بەرپرسن لە جێبەجێکردنی یاساکە یا بۆ بە دوواداچوونی با بڵێن جێبەجێکردنی مادە و بەرگەکانی ناو یاساکە و ئەوەندەی ئێمە لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەسەر خەت بووین بە دوواداچوونمان کردووە تا ڕادەیەکی باش وەزارەتی ناوخۆ لەسەر ئەم بابەتە لەسەر ئەم پرسە لە ڕاستیە جددیە و بە دوواداچوونیان کردووە هەڵمەتی با بڵێن دەست بەسەراگرتنی چەک و دەمانچەی بێمۆڵەتیشان کردووە لە ڕابردووە. باشە کاک شاخۆن بە پێی یاساکە چێن ئەوانەی کە پێویستە چەک هەڵبگرن و ئەو کەسانەی کە پێویستە مۆڵەتی هەڵگرتنی چەکیان هەبێت. بەڵێ ئەنی یاساکە لە دوای هەموارەکە بۆ نمونە پێش هەموار جاران ینی پێش هەموار ئەوەی کە تەمەنی لە 18 ساڵ بۆ نمونە بۆ سەرەوە بۆ ئەیتوانی مۆڵەتی چەکی پێ بدرێ بەڵام ئێستا لە هەموارەکە ئەوانەی کە مۆڵەتی چەکیان پێدرێ لە سەروی تەمەنی 20 ساڵ و ئەوانن خاڵێکی کە ئەوەی کە مۆڵەتی چەکی پێدرێ لە ڕاستیە ئەبێ ڕەوانەی لێژنەی پزیشکی بکرێ بۆی لێژنەی پزیشکی دڵنیایی با کە ئەم نەفەرە ئەم کەسەی کە داوای مۆڵەتی چەکی کردووە ئەمە بزانن لەباری دەرونی و ئەم ئینسانە تەواوە مەشاکیلی دەرونی نییە و پێشووتریش باگراوندێکی خراپ و ئەوەی نەبووە لە بەریەکەوتن و مەشاکیل و ئەوانە ئەمە بەشێکی بەشی دۆمی بابەتەکە لە ڕاستیە ینی خۆیان لە ڕێگەی با بڵێن بنکەکانی پۆلیس لە ڕێگەی ئاسایش لە ڕێگەی لیژنەی تۆبی لە ڕێگەی بەڵگە و تاوان ئەوان با بڵێن هەموو ئەو جومگانەی کە باسم کرد ئەو شوێنانی کە باسم کرد لەم ڕێگانەوە خۆیان ئیجراعات ئەکەن ڕێگە نایەن بە یەکێکە ینی با بڵێن پێشینەیەکی خراپی هەبێ لە ڕاستیە مۆڵەتی چەکی پێنادرێ و ڕێگە نادەن بەوانەی کە تەمەنیان با بڵێن خوار 20 ساڵە چەکیان پێ بدرێ و ڕێگە نادەن بەوانەی کە تا ڕادەیە لەباری دەرونی و ئەوانەوە تەواو نین ئەمانە بۆیان نییە کە مۆڵەتی چەکیان پێ بدرێ من جارێکی کە تەشی دەکەمەوە هەمواری یاسای هەڵگرتنی چەک و پێدانی مۆڵەتی چەکوانە لە ڕاستی بۆم قۆناغی ئێستا شتێکی باش کراوە و ئەتوانم بڵێم پەرلەمانی کوردستان لە خولی پێشوە لەگەڵ وەزارەتی ناوخۆ دوای ماندووبوونێکی زۆر دوای چەندین جار کۆبوونەوە لەگەڵ با بڵێن لیژنەکانی ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆجێیەکان لە پەرلەمان لەگەڵ لیژنەی یاسایی لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەگەڵ خەڵکی شارەزا و مختص و ئەوانە کە ینی ڕاوێژیان پێکراوە اینجا ئەمە چۆتە بواری جێبەجێکردن و ئێستا یاساکە بەرکارە و من بۆ خۆم ینی هەمیشە باسی ئەوم کردووە کە گرنگە لە ڕاستی لە هەرێمی کوردستان ئیتر ینی کاتی ئەوە هاتووە ینی هەموو کەس مۆڵەتی چەکی پێنەدرێ و چێن ئەوانەی مۆڵەتیان پێدرێ و تا ڕادەیە سنووردار بکرێ بۆی بەریەکەوتن و مەشاکیلی لە ڕاستی کۆمەڵایەتی و تێکچوونی شیرازەی خێزانەکان لە ڕاستی لە هەرێمی کوردستان کۆتایی پێبێت. باشە کاک شاخەوان هەڵبەتە ئەوەی ڕووناکە ئێستا بۆ منە دیاری هەڵگرتنی چەکی بێ مۆڵەتی لە نێو تەمەنە جیاوازەکان فراوانتر کردو بوونی ئەم با بڵێن بازارانەیە کە بەبێ مۆڵەت چەک دەفرۆشن یا لە ڕێگەی ئۆنلاینەوە بێیان بە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی یاساوە چۆن کار بۆ با بڵێن نەهێشتنی ئەمانە خود سادانی ئەمانە کراوە. بەڵێ هەر لە یاساکە با بڵێن ئاماژەی پێدراوە دیاری کراوە لە ناو مادە و بڕگەکانە دیاری کراوە چێن ئەوانەی کە با بڵێن مۆڵەتی
بازرگانیکردن یا با بڵێن مۆڵەتی پێشەنگای فرۆشتنی چەک و دەمانچە ئەوانیان پێدرێ ئەوەش تا ڕادەیەک سنووردار کراوە بە هەموو کەسی نادەن و ئەوەی کە با بڵێن پێشینەیەکی خراپی هەبێ لە بازرگانیکردن بە چەک و بە هەناردەکردنی چەک بۆ دەروی هەرێمی کوردستان و یا جۆرێک لەوەی کە ڕوونتر بێڵم قاچاقچێتی لە ڕابردوو کردووە بە چەکۆ لەگەڵ وڵاتانی دراوسێ تا ڕادەیەک ئەمانە ینی ئەمانە سنووردار کراوە ئەوانەی کە مۆڵەتی یا با بڵێن مۆڵەتی وەرگرتنی پێشانگای چەک و دەمانچیان پێدرێ لە ڕاستی یا فرۆشتنی فیشک و ئەوەی کە کەرەستەی سەربازیە پێیان ئەدرێت وانە جلوبەرگی سەربازی یا کەرەستەی سەربازی لە ڕاستی ئەمانش ڕوبەڕووی لێژنەیەک ئەکرێنەوە ئەمانش ڕوبەڕووی لانی پەیوەندیدار ئەکرێنەوە بە پێی یاساکە بۆی بە هەموو کەس ینی مۆڵەتی کردنەوەی شوێنی کڕین و فرۆشتنوانە نەدرێ ئێستا ئەتوانم بڵێم لە شارەکانی هەولێر لە سلێمانی لە دهۆک لە هەڵەبجە تا ڕادەیەک ئەمە سنووردار کراوە شوێنیان بۆ دیاری کراوەوە هێزەکانی پۆلیس و ئاسایش چاودێری وردیان ئەکەن لەژێر چاودێری وردی هێزەکانی ئاسایش و ناوخۆن بۆ ئەوەی ڕێگە نەدرێت لە ڕاستە بازرگانی نایاسایی بازرگانی یعنی یا کاری قاچاقچێتی بکرێ بە جۆری ئەو چەکانەی کە ڕێگە پێدراونین. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ شەخوان ڕۆفبەک سەرۆکی لیژنەی ناوخۆ و ئاسایش لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دووبارە سپاس بۆ بەڕێستان.